ویلایەتە یەکگرتووەکان هاتنی کۆچبەرانی چینی لە درنگانەکی 1880ەکان بربەند کرد و ژاپۆنی ئەمریکایەکانی لە کاتی دووەم جەنگی جیهانی خستە ناو کامپەوە. جا ئایا داواکەی دۆناڵد ترامپ کەوا ڕێگا بە موسڵمانەکان نەدرێت بێنە ئەمریکاوە بە پێچەوانەی دەستورە؟ من پێم وانی ئەمە شتێک نییە بتوانین لە ڕووی سیاسیەوە یان بپێی دەستوری وڵات ئەنجامی بدەین. ئەمە بیرۆکەیەکی گەلێک خراپە. دەیڤید کۆڵ پرۆفیسۆری قانونی جۆرجتاون دەڵێت سەرۆکێک دەبێت یەکەم وا لە کۆنگرس بکات قانونێک دەربکات هەموو موسڵمانەکان دوور بخاتەوە. جا تەنانەت ئەگەر ئەوەش بکات ئەوە بربەندێکە هەر نادەستوریە. بەندی بنەڕەتی یەکەم چاکسازی دەستوری بنەڕەتی ڕێگە نادات حکوومەت لە ئەنگری ئاینێکی تایبەت بکات یان نەیکات. کۆشتی سپی ڕخنەی لێگرت و دەڵێت هەڵوێستەکەی ترامپ ڕێگری لێ دەکات کە ببێتە سەرۆک. ئەگەر یەکەم کارت وەک سەرۆگەوە بێت دەست بخەیتە سەرنجی رووسیۆن بخۆیت دەستوری ویلایەتە یەکگرتووەکان بپارێزیت و بەرگری لێ بکەیت کە ئەمە جۆرێکە لە سیاست. ئەگەر وا ناوی بێنم کەوا ئەوەی ترامپ داوای دەکات بە تەواوەتی بە پێچەوانی بەهاکانە کە لە ناو دەستورەکەماندا دیاریکراون. ئەلبەتە هەڵوێستەکەی ترامپ کاردانەوەیەکی تووڕەیی لە سەرانسەری جیهان بەرپا کردووە. لە بەریتانیا داوایەکی فەرمی لەسەر ئینتەرنێت کە دەڵێت ڕێگا بە ترامپ نەدرێت بێتە ناو وڵاتەکەوە زیاتر لە 100,000 واژووی کۆکردوتەوە. ئەمەش مانای ئەوەیە کە باسکردنی لە پەرلەماندا و بەرچاو دەگیرێت. ئێمە 84 وتارخۆینی ڕق و کینەمان لەم وڵاتە بربەند کردووە. بە بۆچوونی من ترامپیش دەچێتە ئەو قالبەوە. لەبەر ئەوە داوام لە حکوومەت کردووە بە ئەویش بیکەینە 85. ترامپ گوتی پۆلیس لە هەندێک گەڕەکە موسڵمانەکانی لەندەن مەترسیان لە ژیانی خۆیان هەیە. لە کاردانەوەیەکی دەگمەندا دەیڤید کامێرۆنی سەرۆکوەزیری بەریتانیا و سەرۆکی شارەوانی لەندەن قسەکانی ترامپیان محکوم کرد وەک بێئاگاهی و پەرتەوازەیی. لە پاریس برینە دەرونیەکانی پەلامارە ترۆریستەکانی داعش لە مانجی 11 هێشتا ساڕێژ نەبوونە، بەڵام زۆر لە خەڵکی پاریس تێبینیەکانی ترامپ محکوم دەکەن. نەدەبوو هیچ پێگەیەکی لە سیاسەتی ئەمریکادا هەبێت. ترامپ پێشنیاری کردووە کەوە ئەمریکا پێویستە دەست بەسەر چێلگەنەوتەکانی عێراقدا بگرێت و پارەکەی بداتە سەربازانی دێرینی لەشکری ئەمریکایی. جا هەروەهاش پێشنیارەکەی سەبارەت بە بربەندکردنی مسلمانان لەلایەن عێراقەوە کاردانەوەی تووڕەیی لێکەوتۆتەوە. ڕاگەیاندنەکانی ترامپ ڕەگەزپەرستین و لەگەڵ پرینسیپەکانی دیموکراسی ئەمریکا یەک ناگرنەوە. آدم‌های گوشه و کنار پیدا میشن میگن ما تو کشورمون باید مسلمان رو. سەرۆکۆماری ئێران حەسەن ڕوحانیش بەبێ ئەوەی ناوی ترامپ و ئەمریکا بهێنێت گوتی هەندێک پەیدا بوونە کە دەڵێن ئێمە دەبێت بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆریزم ڕێگانە دەین مسلمانان بێنە ناو وڵاتەکەمانەوە. ئەوانە قسەی سەیر و سەمەرەی مێژوویین. بە پێی بەرنامەی نەتەوە یەکگرتووەکان ئەمریکا شوێنی وەرگرتنی مەزنترین ژمارەی پەنابەرانی جیهانە. UNHCR لە بارەگاکەی لە سویسرا گوتی ئەو نمونەیە کە ئەمریکا داینەوە ترامپ بە تێبینیەکانی بنکۆڵی دەکات. ئێمە نیگەرانین لەوەی کەوا ئەو وتارانەی لە هەڵمەتی هەڵبژاردندا بەکارهێنراون بەرنامە گرنگەکەی پەنابەران دەخاتە مەترسی. بەڵام ترامپ هەر پێشەنگە لە بیرروڕاوەگرتنەکانە بۆ پاڵێوراوی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی. تەنانەت لەگەڵ ئەوەی ڕخنەیەکی زۆریشی لێ دەگیرێت لە ناوخۆ و لە سەرانسەری جیهاندا. حەیدەر کەریم، دەنگی ئەمریکا.